حکایەتی مێشەکەی نێوان هەرێم و بەغدا هێشتا بەردەوامە و پەتی کێشە هاوبەشەکان بە ئاڵۆزکاوی ماونەتەوە تا ئێستا هەردوو لای یەکتر تۆمەتبار دەکەن و بەرپرسیارەتی ڕێگنەکەوتن دەخەنە ئەستۆی یەکدی. ئەوەی لەم نێوەندەشدا دۆش داما و بێچارە چاوەڕوانە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمن. دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن لە هەموارکردنەوەی یاسای بودجەدا چارەسەری کێشەکان کراوە، بەڵام وەکو سۆران عومار ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە بەرنامی ئەمڕۆی پەیام داوتی تا ئێستا دیار نییە یاسای بودجەی ئەم ساڵ کەی و چۆن هەموار دەکرێتەوە. بووە بە حکایەتی مێش نەتیجەی نییە، هەری لێینەوە، هەرەی هێنین و هەرەی بین. بۆیە بەڕاستی ئەمەی کە ئێستا پێڵێن هەموار و لە یاسای بودجەی 2024 حەلیکەین من نازانم کەیە، دیار نییە، من نازانم کەی دەنگی لەسرە درێ، کەی جێبەجێ ئەکرێ، ئایا پێمان تێ ئەپەڕێنرێ، ئایا جارێکی تر کوتلەیەکمان لێ ڕاز نابێتەوە وەکو مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە. ڕەگی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر لە بێمتمانەییەوە سەرچاوی گرتووە، بەو هۆیشەوە هەرچەندە زوو شاندەکەی هەردوو لا بە یەک دەگەن بەڵام لە یەک ناگەن، چونکە 300 ملیاریمان بۆ مانگەکانی 7 و 8 و 9 وەرگرت بەداهاتی ناوخۆ و موچەکەیاندا، بەڵام 10 و 11 و 12 کە موچە نەدراوە خۆداهاتی ناوخۆ لای عێراق نییە، لای هەرێمە. هەرێم خۆشی لەوە خەواندووە موچەیەکی پێ نەداوە، لە کاتێکا دەبوو بیدا و دەیتوانیش بیشیدا، زیاتر لەوەش بدا. بەڵام حکوومەتی هەرێمیش حەزەکە خەڵک هان بدا بڵێ ئەوە عێراقە، ئێمە نەوتمان تەسلیم کردو و پارەمان ناداتێ. ئەو بەشەی پەیوەندی بە عێراقەوەی ڕاستە عێراق خەڵکێکی تایە، دەسەڵاتدارانێکی تایە کە بە عەقڵێکی شۆڤێنی تەماشای هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەکەن، بەڵام ئەمە هەموو کۆتاییەکەی نییە. هەرێمی کوردستان خۆی هۆکارە بۆ ئەم دۆخەی کە دروست بووە، خۆی بێمتمانەیەکی لەگەڵ عێراقا دروست کردووە کە عێراق متمانەی بە ڕاستیەکانی هەرێمیش نەماوە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەرچەندە لە میدیا سێبەر و دابەستە وابەستەکانیانەوە هەردەم بانگەشەی دڵسۆزی و شارەزایی دەکەن لە بەڕێوەبردننی وڵاتدا، بەڵام بەرهەمی نۆ کابینەی حکوومەت ئەوەیە 3 موچە لە قوڕی 2023دا چەقیوە و موچەی مانگی یەکی ئەم ساڵیش لە هیچ شوێنێکەوە دیار نییە. پێشتر خۆت نەوتە فرۆشتۆ لە بەرزکردنەوە ڕاگرتووە، گرێبەست نەکردووە بە هەمیشەی، تاعیناتە ڕاگرتووە، هەموو شتانت کردووە بەبێ یاسای بودجە. تۆ یاسای بودجەت نییە لە 2013 بە ولا حکوومەتی هەرێم من 7 ساڵ پەرلەمانتار بووم لە هەرێمی کوردستان، یاسای بودجەم نەبینی. ئەمەی هەرێمی کوردستان نەتیجەیە، نەتیجەی گەندەڵی و خراپ ئیدارەدانی ئەو 8 کابینەیە و درێژکراوی بۆ نوێم ئەمەیە، بەم پینە و پەڕۆیە و بەم قەرز و قۆڵە و بەم سوال و ساقەیە حکوومەتداری ناکرێت. مانگێک پیناکەی 3 مانگە فەوتێ. بۆیە ئەگەر وەگوتم نەگەینە چارەسەرێک کە خۆمان چارەسەرێکی خۆمان بکەین لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە، بە سەرسەرکە بەشێکیش پەیوەندی بە دەسەڵاتدارانی هەرێمی لەبارەی نێوتەوە، لەبارەی داهاتی ناوخۆوە. بەشە زۆرەکەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، تۆ شتەکانی خۆت مەزبوط کە باشە ئەو کاتە هەمومان شەڕی بەغدا ئەکەین. بەهۆی مامەڵی خراپ و حکومڕانی هەڵەی پارتی و یەکێتیەوە دۆخی هاوڵاتیان لەو پەڕی خراپیدایە و چارەنووسی قەوارەی هەرێمی کوردستانیش لە لێواری مەترسیدایە. دیاریش نییە ئەم پەتە تاکەی باریک دەبێتەوە و لەکوێدا دەبچڕێت.